بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان و خۆشەویستانم، هەر ئینسانێک چاکەیەکی کرد لەبەر خاتری خوا و نیەتێکی خەیری لێ هێنا، دڵنیا بێت چاکەکە نافەوتێ و خێرەکە ئەبینێتەوە. کاتێک کە فەقێ بووم لە شاری ڕانیە لە ماڵێکی بەڕێز، میواندارێکی شاهانەیان بۆ ئێمەی فەقێ کردبوو. کە چوینە ماڵەکە و پرسیار کرا هەرێکێک کە تۆ خەڵکی کوێیت و خەڵکی چه شوێنی؟ منیش ئەو کات ماڵی باوکم لە نارنجڵە بوو، وتم ماڵی باوکی من لە نارنجڵەیە. پیاوەکە وتی وەڵڵاهی من چیرۆکێکی زۆر سێرم هەیە لە نارنجڵ. ڕۆژێک پێشمەرگەی بزوتنەوە بووم لە بیارەوە ئەمیز بچم بۆ گوڵب، سەرم لێ تێک چوو. بەو شاخانە سەرکەوتم، ئەچوومە هەر شاخێک و دا ئەگەڕام گوڵب نەبوو. نە ئەمتوانی بێمەوە بۆ بیارە، هەرچی ئەگەڕامەوە شارێک شوێنێک ماڵێکم نەئەبینی، هەرچی ئەشڕۆشتم بە هەمان شێواز. کات بوو بە نیوەڕۆ، زۆرم برسی بوو، ناڕەحەت بووم، مانوو بووم. لە ئەخیرە لەسەر گردێکەوە سەرم دەرهێنا، سێرەکەم لادەیەک دیارە. داگەڕامە خوارە بەرەولای لادێکە، کە چوومە ناو ئەم لادەیە زۆر هیلاک بووم، ئافرەتێکی پیرم بینی. ئافرەتە پیرەکە پێم وت کە شوێنی مزگەوت و شوێنی دەستنوێژی پیاوان و پێوتم ئەبەو شێوازەیە و نوێژم ئەکرد و ئافرەتەکەش چاوەڕێ ئەکردم. کە تەواو بووم خوڵکی کردم، خوڵکێکی زۆر گەرم. وتی کوڕەکەم شوانە ئەگەڕێتەوە، تۆش بگەڕێرەوە نانێک بخۆ. منش خواخوای ئەوم بوو کەسێک پێم بڵێ نانێک بخۆ. ئەوی گەڕامەوە لەگەڵ ئەم ئافرەتە، چوین نانمان خوارد و کوڕێکی بچکۆلەش هات، شوان بوو گەڕایەوە پێکەوە نان و ماست و هێلکەوە و شتانەمان خوارد. دوایی من وەزعی مادیم زۆر باش بوو، ئەو کاتیش فەقیری بوو. 1000 دیناری سویسریم لە گیرفانم دەرهێنا دام بم پیرەژنە، وتم ئەمە بۆ خۆتن، دیارێکی بچووکی منە بۆ ئێوە. ئێ پیرەژنەکە پێوتم، وتی برای خۆم تۆ میوانی خوایت، منیش کوڕێکم لە غەریبیە ئەخوێنێ، ئەم پارەی هەڵگرەوە بۆ خۆت، لەعەلە من ئەم نانم داوە بە تۆ خوا کەسێک مسەخەر ئەکا نان بدا بە کوڕەکەی منیش. دەمێکە کوڕەکە نەگەڕاوەتەوە ئاگام لێنێ. کەکە چیرۆک و داستانەکەی گێڕاوە، منیش سێرێکم کرد و وتم کە چوویتە ئەو ماڵە پیاوێکی پیر دانیشتە بوو، قاچی نەبوو لەسەر جێ. وتی ئەرە وەڵا ڕاستەکە. وتم کوڕەکەش ناوی محەممەد بوو. وتی وەڵڵاهی ڕاستەکە. وتم دە وەڵڵاهی ئەو ماڵە ماڵی ئێمە بوو. دایکم نانێکی دابوو بەم کەسە، لە پێناوی ئەوەی کە من لە غەریبیە کەسێک نانێکم بداتێ، لە هەمان ماڵی ئەو کەسە من ڕۆشتم لەسەر سفرەکەی دانیشتم و ئاشنا یەکتر بووینەوە. بۆیە عەزیزانم، ئینسان لە ژیانە زۆر کات خوای گەورە شتانێکی پیشان ئەدا، هەتاوەکو چاوەکانی ئەکاتەوە، تاوەکو دڵی مطمئین ئەبێ لەسەر ئەوەی هیچ کردەوەیەکی خێرت نییە بفەوتێ، بەخوا نە لە دنیا ئەفەوتێ نە لە ئاخرەت. خوای بۆ خاتی گەورەی خۆی، خوای بۆ خاتی گەورەی خۆت، هەر موسڵمانێک، هەر ئیماندارێک کارێک لە پێناوی تۆ ئەکا، لەم دنیا سەری پێبەرزکە، لە ئاخرەتیشا سەری پێبەرزکە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.